ئەو کاتە هەموو کاتێکتان باش بیسەرانی رادیۆ دەنگی گێل بە بەرنامەی دەنگی شیلان هاتینەوە لاتان. من هەورین جەنگاوەر پێشکەشوانی بەرنامە. بابەتی بەرنامەی هەفتەیەمان کە لە دوو بەش پێک دێت، بەشی یەکەمی بەرنامەکە تێکۆشین و بەرخۆدانی ڕێبەراپۆ لە زیندان چه کاریگەرێکی لەسەر تەواوی زیندانەکان و گەلدانە، هەروەها دەربازبوونی قۆناغی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، هەروەها کۆبوونەوەی کەنەکە لەگەڵ ئەحزابی سیاسی بۆ نەبۆ ئێدام بەڵێ بۆ ژیانێکی ئازاد. لەگەڵ میوانی بەرنامەکەمان هەوا سنوور گەلاوێژ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژە وتوبێژ دەکەین. هەوا سنوور بەخێراتنتان دەکەین. زۆر سپاس سەربژیت. بەڵێ هەواڵ سەرەتا بەلەو پرسەوە دەست پێ بکەین. ماوەیەک لەمەوبەر بەر کەمپانیای ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ کێشەی کورد دەستی پێکرد. لە وڵات و دەرەوەی وڵات چالاکیێکی زۆر پێکات کە لێرە پێویستە ئاماژەی پێ بکەین. ئەو کەمپانیا لە ئەنجامی تێکۆشانی بێوێنەی ڕێبەراپۆ لە زیندان و هەروەها خۆراگیری گەل و گەریلا بوو کە لە یەکتری دانەبراون ئەو سێشتا ڕێبەراپۆ گەل گریلا بەیەکەوە بەرخۆدانی و خۆراگیریەکیان کرد کە ئەنجامەکە هیچمان چاوپێکەوتنێک پێکات لەگەڵ ڕێبەراپۆ شاندێکی دیار کرد سەبارەت بە ئاشتی دڵ ئەحزابی سیاسی ناوخۆی تورکیا وتوێژ بکەن و ئەنجامی ئەو مناقشەیە ببن بۆ ڕێبەراپۆ. ئێوە ئەنجامی ئەو چاوپێکەوتنانە چۆن دەبینن؟ بەڵێ ئێوەش ئاماژەتان پێ کرد. لە سەرەتادا دەمەوێ لە کەسایەتی بەڕێز بابی تەیار و هەروەها ئەوانەی کە لەگەڵ بابی تەیاردا شەهید کەوتوون و هەروەها بە مناسبەتی ساڵیادی 79یەمین کۆماری دامەزراندنی کۆماری مەهاباد و ئەوانەی کە لە پێناو ئەو کۆمارەدا گیانیان بەختەوەر کرد بەبیر تێنم. بەڕاستی ئەم پێواژوەیە کە تێپەر دەکەین پێواژوەیەکی زۆر حەساسە. هەم ئالۆزی و قەیرانێکە ئایستە نەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوین، ئەلبەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەرکەزی ئەم قەیرانانەیە، چونکە هێزە هەژمونەکان هەر هەموو کاتێک ویستویانە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو مەرکەزی قەیرانەکانی خۆیان بەکاربێنن و مەسەلە تەنیا درێژەدان بە شەڕ نییە، لە تەواوی دنیایش ئەم قەیرانە تێتە ژیانکردن کە ئێوەیش ئاماژەتان پێ کرد بە مەبەستی ئازادی جەستەی ڕێبەرئاپۆ و بێجگە لە ئەوەیش بەڕاستی بۆ چارەسەرکردن ئەم قەیرانانە کە ئایستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە تەواو دنیا بەڕێوە دەچێ، ڕێبەرئاپۆ پێشنیاری شاندەیەکی کرد و ئەو شاندەیش سەردانی ئیمرالی کرد و چاوپێکەوتنەکانی ئەو شاندە لەگەڵ تەواوی حزبە سیاسیەکانی تورکیەدا کۆتایی پێهات. وەک ئەنجامی ئەو شاندە لەو چاوپێکەوتنانە کە بڵێن شتێکی زۆر زەلال کە ئەو بیدەن زەتەن گرێدراوی شاندەکەیە. فقط ئەتوانین ئاماژە بەمە بکەین لە سەرەتادا. بەڕاستی لە ماوەی ئەم ساڵانەدا کە ڕێبەرئاپۆ لە ئیمرالیدا، ڕێبەرئاپۆ بەڕاستی وەک فەلسەفە، وەک ڕامان، وەک ئایدیۆلۆژی و لە تەواوی کتێبەکانی خۆیدا، لە تەواوی تەحلیلاتێکە نووسیگە، لە تەواوی ئەو ماتەریاڵانەی کە پێشکەشی کردووە تاوتوی تەواوی بارودۆخێکە ئایستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە تەواوی دنیا بەڕێوە دەیکات و ئەنجامی ئەم شەڕە، ئەنجامی ئەم قەیرانانە ئەتوانێت چه زەرەرێکی بۆ تەواوی دنیا، چه زەرەرێک بۆ کۆمەلگا، بۆ ژنان، بۆ جوانان، بۆ تەواوی قشر و نەتەوەیەکە ژیان دەکەن، ئەتوانێت چه زەرەرێکی هەبێ. زۆر بەڕاستی تاوتوی ئەم بابەتانە لەلایەن ڕێبەرئاپۆ هاتووەتەکردن. بەڵام بەداخەوە لە ئارادا ذهنیەتێک عەقلیەتێک بناوی ئیقتیدارگەر هەیە، پیاو سالار هەیە، دیکتاتۆر هەیە، شۆڤەن هەیە، پان فاشیزم هەیە کە دەیەوێت لە ئۆغری گەیشتن بە تەواوی بەرژەوەندی خۆیدا کە ڕێبەرئاپۆ لە پارێزنامەی پێنجەمدا ئیشارەی پێدەکات وەکو لێویاتانێک پێناسە دەکات، ئەم عەقلیەتە وەکو لێویاتانێک چی لەبەر دەکەوێت دای دەقورتێنێ. هەم لە بواری دەستکەوتێکە لە تاریخەوە، هەم تێکۆشان خۆراگریەکە لەلایەن گەل لەلایەن ژنانەوە بەڕێوە دەچێ،
هەم لە بواری سیاسی، هەم لە بواری کۆمەڵگایی، هەم لە بواری ئیدیۆلۆژی، هەم لە بواری دیپلۆماسی، هەم لە بواری هۆنەری، هەم لە بواری سەنعەتی بە تەواوی دەستکەوتی گەل دەیانەوێت تێک ببەن. بەڕاستی ئەمە تەنیا شەڕێکە مەسەڵەن تباشا بکەین لە ئەنجامی شەڕێ غەزە و ئیسرائیلدا چه دروست بوو. بەڕاستی تەسویرێک لە ئێش و لە ژانی گەلێک بەجێما. بەڕاستی لە منداڵان لە ژنان کە زیاتر بوون بە قوربانی ئەم شەڕە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان یەک دانە نەتەودەوڵەتێک، یەک دانە هێزێک، یەک دانە دەرنەکەوتن، هیچ تێکۆشانێکیان بۆ ئەوە نەبوو کە ئەم شەڕە ڕابوەستێنن. بەڕاستی هەر کەس لە گۆر بەرژەوەندی خۆی هێزێک ئیسرائیلی لە پشتگرت، بازێک کەسیش وەک ئەردۆغانێک کە ڕۆژانە لە کوردستاندا قەتلەعام پێک دێنێ، هەڵە سایوت وەڵا قەتلەعام پێک دێ لە غەزە، وەڵا تەرۆریزم پێک دێ لە غەزە. ئەوەی کە ئەساس خۆی تەرۆر بە ڕێوەدەبا ئەردۆغان بۆ خۆیەتی. کەسێک هانێ ئینسان ئەوەندە لەگەڵ خۆی هەبوونی خۆی شیرەوە تەحلیلاتی خۆی ئەوەندە دەتوانێت تا ئەو حەدە لە ناو ناکۆکیدا بێ. یعنی ڕێبەر ئاپۆ بە مەبەستی براتی گەلی کورد و تورکیا، بە مەبەستێکە بتوانن نەتەنیا گەلی کورد و تورکیا لە سەرەتادا وەکی بۆ پارچەی تورکیا ئەگەر دەمانەوێ بنرخێنین، وەکو بەڕاستی بۆ براتی لە بین گەلی تورکیادا بۆ ئەوەی کە تەواوی گەلان بتوانن لە ناو بە ڕۆحێکی لە بن سیستەمێکی کە بتوانێ تەواوی ناسنامە هەبوون دیرۆکی ئەو گەل لە پێناسە بکات، بتوانن ژیان بکەن. سەرۆکاتی لە چاوپێکەوتنی خۆیان و بە تایبەتیش بە ناردنی ئەو شاندانە ئامانجی سەرەکە ئەوە بوو بەڕاستی بتوان هاوپەیمانیەکی مشترک لە بین تەواو منتەقە و هەرەمەکانە پێک بێت. ئێستەیش تەواوی خەباتێکە بەڕێوە دەچێت لەو چوارچێوەدایە. بەڵام لازمە لە سەرەتادا ئێمە ئەمە بڵێن بۆ ئەوەی کە پەیامی ڕێبەر ئاپۆ کە یەکگرتووی نەتەوەییە، بۆ ئەوەی کە پەیامی ڕێبەر ئاپۆ کە دامەزراندنی سیستەمێکە کە تەواوی گەلەکان لە هەموو نەتەوەیەک دەتوانێت لە ناو ئەو سیستەمەدا جێگای خۆی بگرێت، بێ ئەوەی کە دانێک لە نەتەوەیەکتر نەتەوەیەکی دیکە و حەق و حقوقی نەتەوەیەکی دیکە پایەماڵ بکات، دەتوانێت ژیانی خۆی بە هەموو ئارامی پێک بێنێت. بەڵام بەداخەوە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە و ئەم پەیامی ڕێبەر ئاپۆ پێک بێت فەداکاریەکی زۆر گەورە لازمە. دەست لە عەقڵیەت بەردانێکە قردکات، لە بین دەبات، دەڕژێنێت، دەکوژێت، تێک دەبات، تاڵان دەکات، لازمە دەست لەو عەقڵیەتە بێتە بەردان. فەداکاریەکی زۆر گەورە لازمە بەڵاستی. ئێستا تماشا بکەن لە ڕۆژڵاتی ناوەڕاست لە جێگەیە کە کورد لێی ژیان دەکات شەڕ هەیە، لە جێگەیە کە کورد داوای ناموس و شەرەفی خۆی دەکات شەڕ هەیە، لە جێگەیە کە کورد خۆڕئاگری دەکات شەڕ هەیە، لە جێگەیە کە کورد هەبوونی خۆی دەپارێزێ کورد هەیە. لە کام جێگە کورد خۆی بە تانک و تۆپ و سیلاح کردووە و چوە ئێریشی وڵاتێکی دیکەی کردووە؟ ئێمە وەکو کورد لە جێگەی خۆمان داین، لە هەرێمی خۆمان داین، لە منتەقی خۆمان داین، بەڵام ئێریش لەسەر ئێمە هەیە. ئێمەش پاراستنی هەبوونی خۆمان دەکەین، ئاخی خۆمان دەکەین، ناموس و شەرەفی خۆمان دەکەین کە ئەوانەیش هەروە لە خۆڕایی حتا ڕۆژی ئێستا نهاتووە، بە بەدەڵی زۆر گەورە ئەو دەستکەفتیانە حتا ڕۆژی ئەمڕۆ هاتووە. لەبەر ئەوە ئاماژەکردن بەم بارودۆخەیە کە ئاستە لە تەواوی دنیا و بەڕێوە دەچێ، ئەم قەیرانە ئەتوانێ ببێ بە بەڕاستی حەقیقەتێکە ئەو دەوڵەتە زلهێزانە بۆ خۆیان تێک ببات. تماشا بکەن داعیش ماوەی دەستپێک بە دەرکەوتنی خۆی لەکوێنە دەسەڵات، لەکوێنە بتوانێ تەواوی ذهنیەتی خۆی
ئەوەی کە دەیەوێ پێک بێنێت لەکوێنە پێکی هێنا جێگەی کە کورد لەویا ژیانیان دەکرد لە منتەقە و هەرەمێکە کورد لێ دەژیا. داعش کێ دروستی کرد؟ ئەوەی ترخۆ دنیا عالەم دەزانێ ئەشکرا بوو، جارێکی دیکە هەڵناگەڕێنەوە بۆ دروستبوونی داعش و چۆن دروست بوو لەکوێ دروست بوو. ئەوانەی کە دروستیان کرد داعش بوو بە بەڵا بەسەر خۆیاندا، هێزێکە ناوی خۆی کوالیسیۆن کرد، رووسیەیەکە هات لە سووریا بەجێ بوو خۆی کرد بە هێزی پاراستنی سووریا. ئەوەی کە ئەساس لە ڕوخاندنی سووریەدایش دەستی هەبوو رووسیا بوو، خۆی بوو. ئەو زلهێزانە هێزە هەژمۆنگەرایانە کە لە پشت پەردەدا خۆیان شاردبووە و دەوڵەتێک وەکو تورکیا، دەوڵەتێک وەکو عێراق، دەوڵەتێک وەکو ئێران، دەوڵەتێک وەکو سووریا، وەکو بازی شەترەنج عسکەری پێشی بوون. ئێستا شەروەهایە لە ئۆغری بەرژەوەندی خۆیاندا بەکاریان هێنا. ڕێبەر ئاپۆ ستارتی ئەم بارودۆخی هەموودا، تاوتوێ ئەم بارودۆخی هەموو بە جوانی کرد بەڕاستی. بەڵام ئەساس مەسەلە ئەمەیە لەبەر هەبوونی ئەو ئەقلیەت و زێهنیەتی پیا و سالار خوێنمش نایانەوێ گوێ لە دەنگی ڕێبەر ئاپۆ بگرن، نایانەوێ کە پەیامی ڕێبەر ئاپۆ تێبگەن. مەسەلەی ئەساسی کە لە ئارادایە ئەمەیە. ئەو شاندەیش بەڕاستی هەموو هەوڵدانی ئەوە بوو کە بتوانین پەیامی ڕێبەر ئاپۆ بە هەموو جزئیاتی خۆیەوە بتوانن بەو ئەحسابە سیاسیانە بگەێنن، چونکە تێکچوونی تورکیا، تێکچوونی تەواوی دەوڵەتەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور نییە کە عاقوبەتی وەکی سووریە لێوەرێت. لە ئەنجامدا گەلێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ژیان دەکات، گەلێکە کە مافی هەیە دەیەوێت لە حزوردا ژیان بکات، دەیەوێت لەناو ئارامیە ژیان بکات. بۆیە ڕێبەر ئاپۆ بەڕاستی نەتەنیا بەم شاندە لەو کاتەو کە ڕێبەر ئاپۆ دەستی بە دامەزراندنی ئەم شۆڕەشە کردووە، مەبەستی ئەوە بوو کە بتوانێت گەلان لەناو براتی و یەکێتیدا ژیان بکەن. ئارمانجی ئێستش هەروەهایە پەیامێکە ڕێبەر ئاپۆیش لە ئیمرالی ویستی بە ڕێگەی شاندەیش بیدات، ئێستش هەر لەو چوارچێوەدایە پرۆژەی نەتەوەی دەموکراتیکی پێشکەش کرد ڕێبەر ئاپۆ و بەو پرۆژە ویستی کە بەڕاستی تەواوی نەتەوەکانی نەتەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببێ بە پێشەنگی ئەو پرۆژە، تەواوی جیهان بتوانێ بە بەدیهێنانی ئەو پرۆژە، بەڕاستی سیستەمکردنی ئەو پرۆژە، بە نەهادینەکردنی ئەو پرۆژە گەلان بتوانن لە ناو حزور و ئارامی لە گۆڕ حەقیقەتێکی تاریخی ژیان بکەین، تەواوی گەلان بتوانن. چونکە لەم ئارادا شتێک بە ناوی لەبینبردن هەیە، کۆیلایەتی هەیە. ڕێبەر ئاپۆ لە پارێزنامەکانی خۆیشدا زۆر ئەم بابەتە هەڵدەسەنگێنێ و حتا وها دەڵێت کە گەورەترین گوناحی من ئەوە بوو بە دوای ئازادیدا و بۆ ئازادی زۆر تێکۆشانم کرد، بۆیە ئێستا من لە ئیمرالیم. ئەم کۆمەلگا دەیەوێت بەڕاستی کەسایەت، کۆمەلگا، زێهنیەت، ژن، منداڵ دەیەوێت کۆڵە دروست بکات، کۆڵەیان بکات. فقط ڕێبەر ئاپۆ داخوازی کەسایەتی ئازاد دەکات، ژنی ئازاد دەکات، کۆمەلگای ئازاد دەکات، ڕۆحی ئازاد دەکات، هەستی ئازاد دەکات. لەبەرەوە تێکۆشان و بەرخۆدانی ڕێبەر ئاپۆ کەسایەتی نییە، گەردوو نییە. ئازادی ڕێبەر ئاپۆش بە هەمان شێواز گەردوو نییە. بۆیە ئاستی تێکۆشان و بەرخۆدانێکە ئایستە ڕێبەر ئاپۆ لە ئیمرالی بەڕێوە دەبات، بەڕاستی تێکۆشان و خۆڕاگری خەتێکە کە ئێستا زەینەب جەلالیان بەڕێوە دەبات. کاتێکە هەڵسەنگاندنی تاریخ دەکەین، بۆ دەڵێن بەرخۆدانی زیندان وەکو چاندێکە هەوڵ سارا سەکینە جانسز لە زیندانی ئامەد ئەو کاتە دیسان جارێکی دیکە کۆماری فاشیست بە دەستە سەرکردنی هەواڵان و بەگرتنی هەواڵان ویستی لە کەسایەت هەواڵانی زینداندا تەواوی پەکەکە تێک ببات، ویستی بە تەسلیم گرتنی هەست و ڕۆحی کە لە هەواڵاندا هەبوو بە تەواوی مەبەستی پەکەکە
بۆ ئەوەی کە ئاستی تێکۆشانی لە کوردستان بە تایبەتی بەڕێوە دەبات لە بین ببات. بەڵام خەتێکە لە کەسایەتی هەواڵ سارادا هاتە هەڵبژارتن، ئەو خەتەی بوو کە لە تاریخدا یەک بەناو ڕندێخان هەڵی بژارتووە، یەک بەناو لەیلا قاسم هەڵی بژارت بووە، خەتێکە یەک بەناو زەریفە هەڵی بژارتووە، خەتێکە بەڕاستی ژن لە تاریخدا بە هەڵبژارتنی خەتی بەرخۆدانی توانیویە کە ئەو مەرحەلە بە گشتی سەروژێر بکات. بەرخۆدانی کە لە کەسایەت هەواڵ سارادا بەڕێوەچوو خەتێک بوو کە ئایستا لە شخصی زەینەب جەلالیاندا، لە شخصی پەخشان عەزیزیدا، لە شخصی وریشە مرادی و تەواوی زیندانی سیاسیەکاندا، بە تایبەتی ئەوانەی کە لە مەرحەلەی شۆڕشی ژنجیان ئازادیدا کەوتونەتە زیندان، نمونەیەکی زۆر باریس لەم حەقیقەتەیە. بەڵێ هەواڵ سنوور، ئاماژە بە بەرخۆدانی و خۆڕاگری زیندانەکانی ئێرانژی ماوەیەک لەوە پێش زەینەب جەلالیان لە زیندانی ئێران بە نامەیەک بەشداربوونی خۆی لە ئازادی فیزیکی ڕێبەرئاپ و چارەسەری کێشەی کورد کرد. سەرەڕای ئەو هەموو فشار و زەختەی کە لەسەرێتی بە نامەیەک بەشداربوونی خۆی لەو حەملەیە کرد. ئێوە ئەو هەڵوێستەی زەینەب جەلالیان وەکو ژنێکی پێشەنگ، وەکو خەتێک چۆن دەبینن؟ بەڵێ هەوڵ وەکو ئێوەش ئاماژەتان پێ کرد، لەم دوایەدا زەینەب جەلالیان بە نامەیەک پەیامی بۆ پشتگیری تەواوی گەل و ژنان بۆ کامپینی ئازادی جەستەی ڕێبەرئاپ و چارەسەرکردنی کێشەی کورد کردووە. سەکنی هەواڵ زەینەب ئایسە لە زینداندا بەڕاستی خەتی بەرخۆدانیە، سمبۆلی خۆراگری لە ژنجیان ئازادیە دەتوانین بڵێن کە ڕیشەکەیشی ئەگەڕێتەوە بۆ ئەو حەقیقەتەی کە لە کەسایەتی هەواڵ سارادا نمونەمان لێدا و ئاماژەمان پێ کرد. و لێرەدا ئەساس مەسەلە ئەمەیە کە سەرەڕای هەموو زەخت و گوشارێکە لەسەر زەینەب جەلالیان هەیە، نە لەگەڵ وەکیلەکاندا ئیجازە دەدەن کە چاو پێکەوتن بکات، نە لەگەڵ خانەوادەیە ئیجازی هەیە چاو پێکەوتن بکات، و لە حەقی دەرمانیش بێبەشە. بەڕاستی لەم دوایەدا هەر وەکو کە ئێوەش دەزانن لە تەلەڤیزیۆن دایش زۆر بوو بە ڕۆژەف کە بەڕاستی ڕەوشی تەندروستی زەینەب جەلالیان زۆر مەترسیدارە. سەرەڕای ئەو ڕەوشی مەترسیداریش ڕایدارانی دەوڵەت لەسەری ڕاناوەستن و ئەوەیش بەڕاستی گومانێکی زۆر گەورەیە. بەهۆی ئەوە لێرە ئەساس ئەوەیە کە سەرەڕای ئەو هەمووە بێبەشیە، سەرەڕای پایەماڵکردنی ئەو هەموو حەق و حقوقە، سەرەڕای ئەوە کە لە دەرمانیش بێبەش دەبێت. بەڵام هەواڵ زەینەب جەلالیان بە پەیامی خۆی ئەمەی ئیسپات کرد کە هیچ زەخت و گوشارێک، هیچ تند و تێژیەک ناتوانێت بەسەر فەلسەفە و ڕامانی ئازادیدا خۆی داسەپێنێت. بەڕاستی ئەوە هەڵبژارتنی سەکنێکی ڕاستەقینەکە دەتوانین بڵێن ڕێبەرئاپ بەو سەکنی خۆراگری خۆی، بەو تێکۆشانی خۆی لە ئیبرالیدا سەرڕای هەموو زەخت و گوشارێکە هەیە. مەسەلە ئەوە نییە کە ئێمە ینی لە جێگەیەکە و ئەشی هەر پەیام بچێ بۆ هەواڵ زەینەب بزانێت، فقط ئەوە ڕۆحێکە بەڕاستی ڕۆحێکی ڕاستەقینە کە ئیسە نمونونەکەی وە لە کەسایەت هەواڵ زەینەبدا تێتە ژیانکردن، لە کەسایەت هەواڵ پەخشاندا تێتە ژیانکردن، لە کەسایەت وریشە مرادیدا تێتە ژیانکردن، کە ئەو خەتە خەتێکی سێیەم ئەتوانین پێناسە بکەین. خەتێکە کەسایەت سەرەڕای هەموو داسەپاندنی زلهێزەکان و داسەپاندنی عەقلیەتی هێزە هەژمۆنگەراکان کە دەیانەوێت تەواوی هەبوونی کۆمەلگا و ئەو نەتەوانی کە لە ناو کۆمەلگادان لە گۆر بەرژەوەندی خۆی نیزامیان بدات، لە گۆر بەرژەوەندی خۆی پەروەردەیان بکات، لە گۆر بەرژەوەندی خۆی ئامادەیان بکات، نایەکی زۆر گەورەیە لە بەرامبەر ئەو عەقلیەتە و نایەکی زۆر گەورەیە لە بەرامبەر ئەو زێهنیەتە و کە دەیەوێت بەڕاستی هەموو شتێک لە گۆر بەرژەوەندی خۆی شکلی پێ بدات. هەواڵ زەینەب بە هەڵبژارتنی ئەم خەتی سێوەمە، بە هەڵبژارتنی ئەم بەرخودانیە، بە هەڵبژارتنی ئەم خۆراگریە،
بە ناردنی پەیامێکە تەواوی گەلەکەمان تەواوی ژنان بتوانن پشگیری لە ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆ بکەن ئەوەیە کە ژیانێک بێ ڕێبەر ئاپۆ لازمە لە خۆمانی حرام بکەین ژیانێک بێ ڕێبەر ئاپۆ لازمە ئێمە نەیژێنین و دژمنێکە دەیەوێت دنیایەک بێ ڕێبەر ئاپۆ بەسەر ئێمەدا داسەپێنێ لازمە ئەو دنیا بەسەر ئەو دژمنە خراو بکەین هەواڵ زەینەب دەیەوێت ئەم پەیامە بە ئێمە بدات کە ئێمە بە تایبەت وەکو ژن ئەگەر دەمانەوێت بە ئازادی بژین ئەگەر دەمانەوێت بە هەستی ژنبوون بژین ئەگەر دەمانەوێت بە ڕۆحی خۆڕئاگری ژنبوون کە پێشاهەنگێکە بۆ ئەوەی کە پرۆژەی نەتەوەی دەموکراتیک دامەزرێت لازمە ئێمە خاوەن لە ڕۆحی هەواڵ زەینەب دەرکەوین هەواڵ زەینەب لە پەیامی خۆیدا دەیەوێت بەردەوامی ئیستارێکە سەکنێکە خۆڕاگریەکە لە شۆڕەشی ژن ژیان ئازادی بەڕێوە بچێت جارێکی دیکە بەو ڕێگە بەو ڕۆحە بەو هەستە بتوانین خاوەندایی لە تەواوی دەستکەوتێکی خۆمان دەرکەوین ڕۆحێکە ئایستە لە سەدی تشریندا بەرخوادەدا هەمان ڕۆحە ڕۆحێکە ئایستە لە زاب لە مەتینە لە وەرخەلێ لە خاکوورکێ بەرخۆی دەدا هەمان ڕۆحە ئەو ڕۆحەی کە لە کەسایەتی هەواڵ ئەرداڵ لە کەسایەتی هەواڵ ڕۆژهات لە کەسایەتی هەواڵ سارا لە کەسایەتی هەواڵ ڕووکەن لە کەسایەتی هەواڵ ئاسیا لە کەسایەتی هەواڵ ڕۆژگەردا حتا ناو دڵی دژمن چوو خۆی بە دڵی دژمندا تەقاند ئەو ڕۆحەی کە لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا لە زیندانی ئیمرالیدا توانی ببێت بە خەتێکە ئێمە بە بەردەوامی و پێشاهەنگی کردن ئەو خەتە خۆمان بپارێزین مافی خۆمان بپارێزین هەبوونی خۆمان بپارێزین بەو پاراستنە ئێمە ئەتوانین ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ پێک بینین بەو ڕۆحە بەو زانابوونی ئیدیۆلۆژی و فەلسفەی ئێستا لەو جێگانە کە من ناوم لێ برد خۆراگری دێتەکردن نمونەیە کە توانین بڵێن لە تەواو دنیادا هێژای ئەوەیە کە وەسف بێتەکردن لە سەدی تشریندا گەل نیوەی ڕێگە بە ماشین نیوەی ڕێگە بەپا لە ناو ئەو تانک و تۆپی تەیاری دژمندا خۆیان گەیاندە جێگەی کە ویستیان بگەێناویە مەبەست لێرەدا چییە لازمە باشتێ بگەین گەل دەیەوێت پەیامی چی بدات بەڕاستی هەروەها کە لە مەدیای تەماشامان کرد لەلایەکەوە تۆپ و تانک لەلایەکەوە جەنازە کۆماری فاشیستی تورکیا بە ئێریشی خۆی ویستی ئەو بەڕاستی خۆراگری دژمن بشکێنێ بەڵام لەلایەکەوە گەل بە دامەزراندنی شان و بە هەڵپەڕکێ بە شاهی پەیامی ئەوەیاندا نە شەهادەت ئێمە تێک دەبات نە داسەپاندنی هێزێکە دەیەوێت ئیتر مەسەلە تەنیا قرکردنی گەلی کورد نییە لە شخصی گەلی کووردا لە شخصی ڕێبەر ئاپۆدا لە شخصی ڕێخستنی ئێمەدا ڕێخستنی ئازادی خوازدا دەیانەوێت تەواوی ئینسانیەت تێک ببن دەیانەوێت ئازادی تێک ببن لەبەرەوە ئایستە بەرخۆدانی بەڕاستی تێکۆشانی گەل لە یەپەگە و یەپەژە لە ڕۆژاوادا بە تایبەتیش هەری دوایی لە سەدی تشریندا پاراستنی ئەم دەستکەفتیانە دەکات پاراستنی ئەم نرخانە دەکات کە ئەویش ڕۆحێکە لە زەینەب جەلالیانە و لە وریشە مرادیە و لە پەخشان عەزیز و تەواوی زیندانی سیاسیەکانە و لە گریلا چیاکان لە گریلای لەسەر چیا لە ڕۆژاوا و لە هەر جێگەیەک لە ئەوروپا تماشا بکەن 24 ساعتە ئازادی خوازان لە قاتدان ئیتر قات بووە بە جێگەی یەک وشە ئەو وشەش چییە داخوازی ئازادی کردن لە باکووری کوردستان هەروەها لە باشووری کوردستان هەروەها لەبەرەوە ئەمە ڕۆحێکی یەکگرتوویە توانین پێناسە بکەین ڕۆحێکە بەڕاستی ڕێبەر ئاپۆ بە پەیامەکانی خۆی بە سەکنی خۆی بە تێکۆشانی خۆی لە ئیمرالیدا توانی ئەو ڕۆحە ساز بکات و ئەو ڕۆحە ڕۆحێک نییە کە دوژمن وا بە هێسانی بتوانێ بیشکێنێ ئەو ڕۆحە ڕۆحێک نییە کە دوژمن چەندە تەجهیزاتی سلاحی خۆی چەندە پۆلۆتیکای قڕکردنی خۆی چەندە سیاسەتی ئینکار و ئیمها و کوشتار و قەتڵ عامی خۆی زیاتر و فراوانتر بکە ممکن نییە بتوانێت ئەو ڕۆحە تێک ببات چونکە ئەو ڕۆحە لە هەستی لاوژنی کووردا لە هەستی کۆمەلگای کووردا لە هەستی ئەو حەزابانەی کە لایەنگەری ئازادی و داخوازی ئازادین ئیتر نەهادینە بووە بەڕاستی
و ئەوایش بەو ئێریشانە بەو چاو ترسنانە ئەوەندە بەهێسانی ناتوانێت تێک بچێت. بەڵێ هەروەکو بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد لەو چاوپێکەوتنانەدا پەیامی ڕێبەرا بۆ ئێران چ بوو؟ لەو چاوپێکەوتنانەی کە لەگەڵ ڕێبەر هاپۆدا پێک هات ئەساس پەیام بۆ دەموکراتیک بوونی ئێرانە و لازمە ئێران بەڕاستی تێبگات کە بێجگە لە دەموکراتیک بووین هیچ ڕێگەیەکی حەلی نیایسە بۆ ئەو قەیرانانەی کە لە ناو خۆی ڕۆژڵات و ئێراندا تێدە ژیان کردن. ڕێبەر ئاپۆ ماوەیەکی زۆر درێژە سەبارەت بە دەموکراتیک بوونی ئێران و چارەسەرکردنی ئەو ئاڵۆزی و قەیرانانەی کە لە ئێراندا هەیە بەڕاستی زۆر نرخاندنێکی زۆر بەرفراوانی کردووە لەم بابەتەدا و هەرێ دوایش لە چاوپێکەوتنەدا ئاماژەی دیسە جارێکی دن بەوە کرد چونکە کاتێکە لە بارودۆخی ئەم دوایە ئێران تەماشا دەکەین بەڕاستی لە بواری اقتصادیە و کۆمەلگا بە قەیرانی زۆر جددی ڕۆبڕووماوە برسیبوون زۆر لە پێش بووە فەقیری زۆر لە پێشە بێکاری زۆر لە پێشە و ئەم سەبەبانەیش بووە بەهۆی ئەوە کە کوشتن زۆرتر ببێ وە بەهۆی ئەوە کە محتاج بوون زۆرتر ببێ بووە بەهۆی ئەوە کە بەڕاستی بە ڕێگەی خراپدا چوون زۆرتر ببێ بووە بە سەبەبی ئەوە کە کۆچبەری زۆرتر ببێ. ئەم بارودۆخی هەیە هەرکوو دەچێت ئەو کێشانە دەکات بە گرێکێکی کورد لە ڕۆژڵاتی کوردستان و ئێراندا. مەسەلەکەی دیکەیش ئێران حتا ئێستاش زد و نەقیزی هەیە لە بین شۆڕەشی ژیان ئازادی و لە بین مەشروعیەتێکە قانونی ئەساسیەکە ئەقلیەتێکە بۆ خۆی هەیەی لە بین گۆڕانکاری و نەگۆڕانکاریدا زد و نەقیزێکی دەوڵەت هەیە بۆ ئەو شۆڕەشەی کە دروست بوو و بۆ ئەو حەقەی کە وەکو قانونێکی ئەساسی پێناسەی دەکات. ئەو ئێدامانەی کە ئێستاش لەم ماوە دوایەدا بەڕاستی زۆر بووە کوشتن زۆر بووە لەم دوایەدا لە مەدیادا هەروەها کە شاهید بوون زۆر ئاماری کوشتن هەبوون ئێدام زۆرتر دەبن بەرخۆدانیە کە ئایستە لە زیندانەکانە بەڕێوە دەچن تەنیا کەسایەت وەکو شخص نییە بەڕاستی هەواڵ زەینەب لە شخصی خۆیدا پەخشان عەزیزی لە کەسایەتی خۆیدا وریشە مرادی لە کەسایەتی خۆیدا تەواوی زیندانیە سیاسیەکان لە کەسایەتی خۆیاندا دەستاوەردێکە لە شۆڕەشی ژنجیان ئازادی هەبوو دەپارێزن خۆڕاگریەکە بوو بە هۆی ئەوە کە یەکگرتووی لە ناو کۆمەلگای ئێراندا زۆرتر ببێ دەپارێزن هەست و ڕۆحی وڵات پارێزی بتوانێ گەشتر ببێ دەپارێزن فەلسەفە و ئیدیۆلۆژیای ڕێبەر ئاپۆ ببێ بە هۆکارێکە ڕژیمی ئێران هەوڵدانی دەموکراتیک بوون بدات بەڕاستی ئەو فەلسەفە دەپارێزن فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ ڕۆحی نەتەوەی ڕۆح و یەکگرتووی نەتەوەیی چەندە ساز ببێ ئەو نەدەتوانێ ئەو ئاڵۆزی ئەو قەیرانانەی کە ئایسە لە ڕۆژڵاتی کوردستان و ئێراندا هەیە بەڕاستی دەتوانی چارەسەر ببێ. پۆتانسیل و دینامیکی ئەساسی لە ڕۆژڵاتی کوردستان و ئێران ژنن ئەوەی کە ئەو قشرەی کە لە ڕۆژڵاتی کوردستان و ئێرانیش زۆرتر تند و زۆرتر زەخت و زۆرتر فشار و زۆرتر گوشاری لەسرە دیسان قشری ژن و جوانن لەبەرەوە ئێران لازمە سیاسەتی ئەو سیاسەتە هەڵی کە ئایسە بەکاری تێنێ هەر جار بە بەهانەیەکە و گرتن هەر جار بە بەهانەیەکە و قەتڵکردن هەر جار لە ژێر ناوی ناموسا کوشتن هەر جار لە ژێر ناو ئەوەی کە قانونێکی شەریعەتی و دینی و ئیسلامی هەیە من هەیە و هاتووەتە پایەماڵکردن و زدە ئەوە دەرکەوتن و هێزێکی مخالف هەیە دەیەوێ ئێران تێک ببات ئەوانە هەمووی بەهانە و قسەی هەڵەن هەموو ئەساس خۆی دەخاپێنێ بەڕاستی لازمە دەست لەو سیاسەتانە بەردا
چونکە ئەو سیاسەتە ئەو ڕەوشی نالەبارێکە ئایستە لە ناو خۆی ئێراندا تێدە ژین بەڕاستی تێکی دەبات ئەو قەیرانەی خراوتر دەکات. سووریا نمونەیەکی زۆر بارزە لەم بابەتەدا. تورکیە کە ئایستە خۆی لە پێشدا ناوە و لە پشت پەردەیشە و هێزەکان هژمونگەرا دەفعی دەدەن کە کورد و کوردستانی وڵاتی کورد لە بین ببات، لە دواییە و ئەتوانین بڵێن عاقوبەتی سەدامان ئێمە دیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یعنی بۆ ئێران ناتوانێت دەربخات لەم بارودۆخەیەکە لەمە و پێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو. ئەمانە دەمەوێت لێرە نمونەی دووپشک بدەم. دووپشک کاتێکە لە دەوروبەریدا ئاگر زۆر هەڵدەبێ چی دەکات؟ دووکی ئەچەرخێنێتەوە بە خۆیەوە دەدات. بە وێرای من ئێران لازمە زۆر وریابێ کە بە خۆیەوە نەدات، چونکە هێزی گەل، یەکێتی گەل، خۆراگری گەل بە تایبەتیژی بە پێشەنگایەتی ژنان، چونکە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ئەوە ئیسپات بوو. هێزێکە کە ناتوانێ بە قانونی ئیدام، بە قانونی کوشتن، بە قانونی دەربڕین، بە قانونی کۆچبەری، فەقیرکردن، بێپوڵی ناتوانێت ئەو هێزە تێک ببات. لە تەواوی دنیادا تماشا بکەین لە تاریخیشدا هاتووەتە ژیانکردن. لە شۆڕەشی فەڕەنسەدا ئەوە زۆر لەبەرچاوە، لە شۆڕەشی ماوەدا لە بن سەرۆکایەتی ماوەدا ئەوە زۆر لە پێشە، لە ڤیەتنام، لە ئەنگۆلا، لە کۆبا. ئێمە ئەتوانین ئەم نمونانە بەڕاستی زۆر بەبارز ببینین. هەستی ئازادی، ڕۆحی ئازادی لەسەر بنووسێک خاکی خۆت، بەڵام بە شەرتێکە ئازاد بێ ژیانکردن تو حەزری هەر جۆرە فەداکاری بکەیت. گەلی ڕۆژهەڵات بە تەواوی گەلی کورد دەتوانین بڵێن، بە تەواوی گەلانێکە بە دوای ئازادیدان ئیتر لە تێگەیشتنی ئەم حەقیقەتەدان. حەقیقەت ئەو کاتەی دەتوانێت بەدەست بخرێت کە تۆ بتانی ژیانی خۆت، هەبوونی خۆت، مەبەستی خۆت بتانی بەواتە بکەی. بەواتەداربوونیش بە تێکۆشان دروست دەبێت. ئێستا گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا لەسەر ئەو بنەمای حەقیقەتە کە چاوگەی خۆی لە فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ دەگرێت ژیان دەکەن و تێکۆشان دەکەن. فەلسەفەی ژنجیان ئازادی لەسەر ئەو بنەمایە توانی کە فەلسەفەیەکی وەها دروست بکات کە ئێستا زندانیە سیاسیەکان بە پێشەنگایەتی زەینەب جەلالیان و پەخشان عەزیزی و وریشە مرادیدا خاوەنداریەتی لەو فەلسەفە دەکەن. بەڕاستی عەقلیەتی ئێران ئەوەندە بەهێز نییە کە بتوانێت لە بەرانبەر ئەم ڕوحە بەڕاستی ڕاوەستاندن بکات. تێک شکەناندنی ئیرادە، قڕکردنی ئیرادە، قڕکردنی چاند، قڕکردنی کۆمەڵگایی، قڕکردنی هەبوون و ناسنامەی کۆمەڵگایەک ئەوەندە هێسان نییە کە ئێران پەلاماری ئەوە دەدات. پەلامارداین بەم سیاسەتە تێکبردنی ئێران بۆ خۆیەتی. لەبەر ئەوە ڕێبەر ئاپۆ هەر بە تەکرار، هەر بە دووبارە ئاماژە بەوە دەکات کە لازمە ئێران هەوڵدانی دەموکراتیک بوون بدات. لە ئەساسدایش بەڕاستی کاتێکە زۆر باسی تاریخ ناکەین، بەڵام لە تاریخیشدا ئەم حقیقەتە هەبووە کە ئێران خاوەن حقیقەتێکی وەهایە، گەلی ئێران، گەلی ڕۆژهەڵاتی کوردستان کە دەتوانێت، چونکە لە تاریخە ئەم ڕاستیە ژیان کردووە. لە ئێرانە ئەسیانێک وەکو سمکۆشکاک پێکاتوە، کۆمارێک وەکو مەهاباد دروست بووە، یعنی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان، گەلی ئێران گەلێکی وەها بێت تەجروبە نییە. لە مەرحەلەی دامەزراندنی مەددا ئێمە ئەمە زۆر بە ئاشکرایی دەبینین. بەڕاستی خاوەن تەجروبەیەکی وەهایە کە دەتوانێت سیستەمی بە دامەزراندنی ئەقلیەتی کۆنفدرالیزم دەموکراتیک بە خاوەنداریەتی کردن و پێشەنگایەتی کردن بۆ دامەزراندنی پرۆژەی نێتەوەی دەموکراتیک دەتوانێت بەڕاستی ئێران دەموکراتیک ببێ.
و سەرۆکاتیش هەرێ دوایی لە چاوپێکەوتنەکەی خۆدا بە تەواوی ئاماژەی بەم حقیقەتە کرد چونکە بێجگەلەوە هیچ ڕێگە چارەسەریەک بۆ ئێران نامێنێ. بەڵە هەواسنەوە گەیشتنە کۆتایی بەرنمەکەمان سپاسان دەکەین بۆ بەشداربوونتان و نرخاندنە گرنگەکانتان. بابەتی بەرنامەی و هەفتەیەمان تێکۆشینی ڕێبەراپۆ لە زیندان چ کاریگەری لەسەر تەواوی گەل و زیندانەکان کردووە لەگەڵ میوانی بەرنامەکەمان هەوا سنوورگە لاوێژ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار بوتوێژمان کرد. بیسەرانی ئازیز گەیشتنە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکە تا هەفتەی دیکە و بەشی دووەمی بەرنامەکە هەر شاد بن.